هاوڕێیان ێژام کاتتان باش. شیعر و شۆڕش دوو چەمکی زۆر جیاوازن، بەڵام زۆر جار پێکەوە دەیان بینین. هونەر، ئەدەب و زانست لە سێبەری کۆمەڵێکی کراوەدا گەشە دەکەن و برەویان پێدەدرێ. هەرچی کۆمەڵی داخراوە ڕێبەداهێنان نادات و بەهرەی مرۆڤ دەکوژێ. کۆمەڵی داخراو زۆر جار بە سیستمێکی تۆتەڵەتیاری کۆنتڕۆڵ دەکرێت کە تایبەتمەندێتی گەلێک زۆرە. من هەندێکیان لەم خاڵانەدا کۆ دەکەمەوە. ئەم سیستمی حکومڕانیە بۆ نمونە: یەکەم، هەموو بوارێکی ژیان بە سیاست دەکات و هەمە ڕەنگی ژیان دەکوژێ، ناڵێ ژیان ڕەنگاو ڕەنگ بێت. دووەم، کۆنتڕۆڵی هەموو بوارێکی ژیان دەکات، جاو بوارە سیاسی بووە، کۆمەڵایەتی بووە، کلتوری بووە، زمانەوانی بووە، هەمووی دەخاتە خزمەتی خۆی. سێهەم، ڕێ بە کەرابوونی ئۆپۆزیسیۆن نادات، سیفەتی تۆتەڵەتاری لە خۆی دەگرێ. چوارەم، دەسەڵاتی سیاسی لە دەستی دەستەیەکی کچکەدا دەهێڵێتەوە، وەک خێڵ، بنەماڵە، حیزب، تایفە، تا دوایی دەرفەت بە گۆڕینی دەسەڵات نادات. پێنجەم، دەستەی حکومڕان، جا سەرۆک بێ، بنەماڵە بێ، حیزب بێ، تایفە بێ، پیرۆزیان دەکات، دەیان خاتە سەر هەموو بەهایەکی دیکە و نابێ ڕەخنەیان لێ بژیرێ. لێرەدا باز لەوە ناکەم کە چۆن ئەم سیستمەدا دەمەزرێ، بەڵام بەم ڕێیانەدا خۆی دەهێڵێتەوە. بۆ نمونە، یەکەم، بەڕێی دەستگای داپڵۆسەر و ترخستنە ناودڵی خەڵکەوە کۆنتڕۆڵ دەکات. دووەم، ئابووری و دارایی کۆمەڵ خۆرە دەکات و بەکاریان دەهێنێ بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی و کڕینی هاوکار. سێهەم، بەڕێی میدیای درۆدا ڕێژدا هێندەی دەکرێ ڕاستی لە بەرژەوەندی دەستەی حکومڕان دەشێوێنێ. چوارەم، بۆ بەزلکردنی خۆی هەمیشە وای نیشان دەدات کە هێزێکی گەورەی دەرەکی لەگەڵدایە کە ڕەنگە واژ نەبێت. پێنجەم، دەسەڵاتی بەڕێی پەیوەندی تەقلیدی کۆمەڵەوە وەک عەشیرەت و ئاین و تایفە و تا دوایی دادەکوتێ. سیستمی تۆتەڵەتاری لە زۆر شێوازدا دەردەکەوێ و ڕەگی لە مێژووی کۆمەڵگەکاندا داکوتاوە. بۆ نمونە سۆڤێتی ستالین، ئیتالیای مۆسۆلۆنی، ئەڵمانیای نازی، لیبیای قەزافی، عێراقی سەدام حوسێن، تورکیای ئەردوغان و زۆری دیکە. هەموو نمونەی ئەم سیستمن. ئەو خاڵانەی لەسەرەوە دامڕشتن بە شێوازی جیاواز لە یارێکێک لەم ڕژێمانەدا خۆیان نواندووە. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن. ڕژێمی تۆتەڵەتاری هیچ بوارێکی داهێنان ناهێڵێتەوە و دەرفەت نادا داهێنەر پێ بگات. تەنیا داهێنەرێک ڕێکاری پێ بدرێ ئەوانن کە لە چوارچێوەی ئایدۆلۆژی ڕژێمدا کاران. وەکی تر کەس دەرفەتی پێ نادرێ. لە سای بەعزدا سەدان ڕۆشنبیر و ئەکادمی عێراقیان بەجێهێشت. جا شیعر کە بە وشەکردنی هزرە هیچ بایەخێک و هیچ نرخێکی نامێنێ. گەرچێوەیەک بۆ شیعر و هونەردا بنرێ، داهێنان ئیفلیج دەبێ. شیعریش وەک زمان سنوور لە خۆ ناگرێ. لە عێراقی بەعزدا تەنانەت ئەیوەی زاراجیانیش دەبوایە لە ڕۆژی لە دایکبوونی گەورەی سەرکردەتە بگوترایە. لە عێراقی پێش ڕاپەڕیندا گرفت تەنیا ئەیدۆلۆژی ڕژێمی حکومڕان نەبوو، نەخێر، بەڵکو حیزبە سیاسیەکانیش جا کورد بوو بنیا عەرب کە ڕژێم ژێرپەی دەخستن هەمان ئایدۆلۆژیان هەبوو. ئەمە ڕەنگە لە ئایدۆلۆژی ڕژێمی سۆڤێت و چینەوە دزەی کردبێ کە زۆربەی حیزبی کوردی و عێراقی پێڕەویان دەکردن. حیزبی شوێی عێراقی بە هەردوو باڵەکەیەوە لیژنەی مەرکەزی و قیادەی مەرکەزی یەک لە دوای یەک بەرەویان بە تێگەیشتنێکی ساکاری ئایدۆلۆژی حیزبی کۆمۆنیستی حکومڕانی سۆڤێت و چین دەدا. بەپێی هەردووشیان دەبێ هەموو شتێک لە خزمەتی شۆڕشدا بێ کە دیارە هەمان دروشمی حیزبی بەعز بوو، كل شيء من أجل المعركة. پارتی دیموکراتی کوردستان بە هەردوو باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەرزانیەوە لە ژێر کاریگەری ئایدۆلۆژی سۆڤێت و چیندا بوون. دواتریش کە کۆمەڵی ڕەنجدەران بە پاشکۆ و پێشکۆکانیەوە لەسەر بناغەی تێگەیشتنیەکی ساویلکە لە لینینیزم و ماویزم دامەزرا، هەمان ئایدۆلۆژی لەخۆگرت. و نەبێ ئەم ڕێکخراوە حیزبیانە تێگەیشتنێکی قوڵیان لە فەلسەفەی مارکس یان ئایدۆلۆژی لینین و ماودا هەبوو بێ. هەرگیز. هەر لە خۆڕا ئایدۆلۆژی سۆڤێت و چین لە عێراق و کوردستاندا پەرەی نەسەند، بەڵکو هەندێک لایەنی
لەگەڵ سیستمی عەشایری عێراق و کوردستانە تەبابوو، وەک سیستمی سیاسی تاک حیزبی، سەرۆکپەرستن، دیکتاتۆرێتی حیزبی دەسەڵاتدار، چەکدارکردنی خێڵ و تا دوایی بە کورتی خەڵکی لە ڕوانگەی خێڵەکیەوە لەگەڵ حیزبی دامەزرا و لەسەر مۆدیلی سۆڤێت و چین تێدەگەیشتن. خەڵکیش تەنیا لە بۆچوونێک تێدەگەن ڕنگدانەوەی کللتوری ژیانی خۆیان بێت. جا ئەو دوو ئایدۆلۆجیەش بچوو کرابوونەوە بۆ کۆمەڵێک بیرۆکەی ساکار کە خەڵکی ئەو دەم پیان قوت دەچوو. بربڕی پشتی فکری باوەڕ پێکراوی کۆمەڵ کام حیزبە چینی و سۆڤێتیانە بەرەویان پێدەدا ئەوە بوو شێعر و ئەدەب و هونەر بەگشتی دەبێت لە خزمەتی شۆڕشدا بن، بەبێ ئەوەی تێگەیشتنێکی ڕوونیان دەربارەی ئەو خزمەتە پێشکەش بە خەڵک کردبێ یان بزانن شۆڕش چییە. ئەمە کاریگەر بوو لەسەر ڕۆشنبیرانی ئەو دەم کە زۆربەیان حیزبی بوون یان نزیک بوون لە حیزب. بۆ نمونە وایان دەدی کە پێویستە شێعر بۆ سرۆکی حیزب بڵێن. شێعریش خراوەتە خزمەتی سەرکردە سیاسیەکانی ئەو سەردەمە. هەژار موکریانی نمونەیەشی بەرچاوە و دوا بە دواشیدا شێرکۆ بێکەسم دێتەوە خەیاڵ، ئەمیان بە شیعری سوارەی پێشنگی بروسکە و ئەویشیان بە شیعری بۆ پێشەوە پێشمانکەوە کە هەردووکیان بۆ هەمان کەس نووسراون. ئەم شیعرانە نەک ناسنە ڕیزی ئەدەب و داهێنانەوە، بەڵکو من بە شیعری لە بارچویان دەژمێرم. دوای ڕاپەڕین لە 1990دا حیزبی کوردستانی هەر هەمویان هێندەی کرا بەرگریان لەو سیستمە سیاسیە کرد کە بەعزدای ڕشت بوو. ئەوەی پێیان ڕزگار کرا سیستمی مانەوەی خۆیان لەسەردا ڕشت. لەژێر دەسەڵاتی ئەمانیشدا شێعر و هونەر پێش نەکەوت مرد. شێعر لە خزمەتی شۆڕشدا باشترین ڕێیە بۆ سەرکوتکردنی شێعر و داهێنان. شێعر تەنها خزمەتی مرۆڤ دەکات و هیچی تر. شێعر شۆڕش بەرپا ناکات، گەل ڕاناپەڕێنێ. ڕاستە ڕاپەڕین شاعیر دروست دەکات، شێعر دادەهێنێ. ڕاستە شێعر لە ڕاپەڕیندا کاریگەرە، دەخوێنرێتەوە و پەخش دەکرێ. ئەم شێعرانە زۆرتر بەهای مێژووی و زمانەوانیان هەیە تا ئەوەی هاوکاری ساڕێژکردنی زامەکانی ناخی دەرونی مرۆڤ بن. زۆرن ئەوانەی کە شێعری شۆڕژ ڕیان نووسیوە، بەڵام ئەو شێعرانە هەرگیز لە ئەندێشتەی مندا تۆمار نەبوون. تەنیا دوو نمونە دەهێنمەوە. عەبدوڵڵا گۆران شێعری شۆڕژگێڕی نووسیوە، بەڵام ئاستیان زۆر نزمە و حەق نەبوو هەر بەلاشیاندا بچێ. بۆ نمونە لاوەکی سوور بۆ کۆریای ئازاد پێویست ناکات لە یەک جار زیاتر بیخوێنیتەوە، ئەویش لە بەرەوەی گۆران نووسیوێتی. لەناوەکی تر لە چاو شێعرەکانی دیکەیدا سازشێکی مەزنە. من هەفتەنی یەشێک لەم شێعرانەی نەخوێنمەوە. بۆ گوڵی لاولاو بەسەر هاتی ئەستێرەیەک لەسرە مەرجی هیوادا، بۆ هیوای کوڕم، دوا سەرنج، بۆ بولبول، هاوڕێم بێکەس، تا دوایی. هەڵبەت هەرگیز توخنی ئەو یەک دوو شێعرە سیاسی ناکەوم، خۆ ڕەنگە گۆران خۆشی ئەو شێعرانەی بۆ بڵاوکردنەوە نەنووسی بێ، بەگرێت تەنیا ئەوەندە بووە کە بانکراوە بۆ بۆنەیەکی سیاسی حەزی کردووە بە شیعرێک بەشداری بکات. ئەمیش کارێکی یاساییە. هێمن موکریانی زۆربەی شێعرەکانی سیاسین، هەمویان بێکەڵکن لای من، بە دەردی من ناخۆن. ڕۆژ هەیە چەند جارێک گریانی نیوەی شەو دەخوێنمەوە، کەچی وەک ئەوەی لە نەخۆشیەکی کوشندە دوور بکەومەوە خۆم لە شێعرە سیاسیەکانی دەدزمەوە. لای من گوتارێکن بە زۆر نووسراون. شێعریشی هەیە کە نیوەی دەربڕینی ناخی دەروونە، کەچی لە پڕ وەردەگەڕێ بە دەربڕینێکی سیاسی. ئیدی من تاقتم لێی دەچێ. بۆ نمونە شێعری ئێوارەی پاییز بەردەوام دەیخوێنمەوە تا دەگەمە ئەو جێی کە دەڵێ دەڕۆم تا سەر پێکەوە نێم، دەگەڵ زام و دەرد و ئێشم، دەڕۆم تا شەوێکی پاییز، من شەو نەخۆنی کێشم. دوای ئەم کۆپلەیە بە هیچ جۆرێک ناتوانم بیخوێنمەوە، چونکە ئاکاری شێعرەکە هێندە دادەبەزێ وەک ئەوە وایە لەسەر پەڵە هەورێک سەما بکەیت و بەر ببیتەوە بۆ ناوتونی بابا. شێعر شۆڕژ ناگێڕێ، گەل ڕاناپڕێنێ، تەنیا کێشە دەرونیەکانی ناخی مرۆڤ دەهەژێنێ و هەندێک جاریش ئاراممان دەکاتەوە. گەر شێعر بتوانێ ئەم کارە گرنگە بکات، بۆچی چاوەنواری زۆرتری لێ بکەین؟ ئایا ئەوە زەمینەیەک نییە بۆ بەردەوامبوونی ئەم هونەرە جوانە؟ من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.